بەناوی خۆی بەخشنتە و میهرەبان. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم هەوڵە جوانەتان بۆ تۆمارکردنی یادەوەریەکانی کیمیابارانی هەڵەبجە. من ناوم بیلال باسام محەممەد، دانیشتووی هەڵەبجەی شەهید گەڕێکی بامۆک، لەدایک بووی 1968 لە خێزانێکی هەژار و مامناوەندی ئەم شارە. ژمارەی ئەندامانی خێزانەکەمان 7 کەس بوو لە کاتی کیمیاباراندا. ئێمە شۆکر هاوڵاتیەکی ئەم شارە لە ئێش و ئازار و ناسۆرەکانی ئەم شارە ژیاوین و لە کاتی کیمیاباران و پێش کیمیابارانیش هەر لەم شارەدا بووین، مناڵی ئەم شارەین. تاڵی و شیرینیەکانی ئەم شارەمان بینیوە. ژیانمان لەسەر کشت و کاڵ و ئاژەڵداری بەڕێوە چووە لەو کاتە. وەک زۆربەی ژیانی خەڵکی شارولادەکانی ئەم کوردستانە ئێمە ژیارێکی مامناوەندمان هەبووە. ڕەنگە تا ڕادەیەک لە خواری خەڵکیشەوە بێباری گوزەران و ژیانمان لەبەر ناساغی و نەخۆشی باوکم ساڵانێکی زۆر. ئێمەش وەکەو خەڵکەی کە تووشی ئەو کارەساتە بوون، چەندین قەیران و ناڕەحاتی و ناخۆشی و نەخۆشی و کولەمەرگی و برسێتیمان چەشت لەو کارەساتەدا و لە ڕاستیا بێ بگەڕێنەوە بۆ ئەو کاتەی بەندە لە ساڵی 1970 کە پێ دەڵێن ساڵی ڕاپەڕینەکە، وەک هەر گەنجێکی تری ئەم شارە کە تەمەنمان لەسەر 18 ساڵەوە بوو، منیش ئاوارەی ئێران بوو. لە ڕاستیا من ساڵانێک بۆ حەزمە کرد کە بڕم بۆ ئێران بە حکمی ئەوەی با بڵێن دایک و باوکم ئێرانی بوون. هەراوەتە خوازم ڕۆژێک بڕۆمەوە بۆ ئێران و ئەو خزمانە ببینم و بزانم دەنگ و باسی ئێران چۆنە. کە کارەساتی تەقاندنەوەی گەڕەکی کانێشخان و جینۆسایدکردنی ئەو خەڵکە و زیندە بەچاڵکردنی ژمارەیەک لە دانیشتوانی ئەم شارە ڕوویدا، بە تایبەتی کە لە ژووری گوندەکەی ئێمەوە بامۆک زیندە بەچاڵکران. تەنانەت نزیکی زەویەکەی ئێمە بوو، خۆشمان ڕۆشتینە سەر کارەساتەکە کە ڕۆژ بوویەوە و ڕۆشتین بۆ بینیمان. منیش ئاوارە بووم بۆ ئێران، بە تەنها نەک لەگەڵ ماڵ باوکما بە خێزانەوە، لەگەڵ ماڵی مامامان ڕۆشتم بۆ ئێران. ڕۆشتین بۆ ئێران، چەند مانگێک لێوە بووین لە سەریاس. جارێک بە سەردان هاتینەوە بە قاچاقی، جارێکیش کاتێک کە بارودۆخی ناو ئۆردوگان ناخۆش بوو، ژیان و گوزەران باش نەبوو، هاوکاری کەم بوو، دەنگۆی ئەوە هەبوو کە کەسە سینگڵەکان زگوردەکان برن بۆ ئۆردوگای جەهروم بۆ نزیکی تاران و ئەو ناوە، لەگەڵ هەندێک فشاری ترا کە داوای چەکەڵگرتن و ئەو شتانەیانە کرد. ئێمەش بەرگەیەکمان دەستکەوت، یا بڵێن عەدەم تەعەڕوزێکمان دەستکەوت تاوەکو سنوور و لە کاتی لەگەڵ یەکەمین بارینی یەکەمین بەفری زستانە لە ئۆردوگای سەریاس کە ئیتر شوێنێکی ناوچەیەکی زۆر ساردە و بەفرێکی زۆری لێ ئەبارێت و ژیانتیایە زۆر ناڕەحەتە و گوزەرانتیایە سەختە و ئێمەش لە ناوی چادرا بووین. گەڕامەوە بۆ عێراق. هاتمەوە بۆ عێراقی تر. ئێمە مەسەلەن ئەو چەند مانگەی پێش کیمیاباران ڕەنگە من لە مانگی هاتبمەوە. ئەو چەند مانگەی پێش کیمیاباران تاوەکو بگەینە 16 ئێمە بە ترس و دڵڕاوکیەکەوە لێرە ئەژیاین. چونکە هەندێک دۆست و برادەرمان هەبوو پێیانەوتین کاکە ئێوە 2 جار قاچاخن، جارێک ئەمەی چوونەتە ئێران بۆ خۆی قاچاخن و گەڕاونەتەوە، جارێکی ئەوەی سەربازی هەڵاتون و عەسکەری فیرارن، ئەوە هەندێتر گوناهکەنە و تاوانەکەتان قورسە. ئێمە دیارە 8 ساڵ شەڕی ئێران و عێراقمان بینیوە، تایە ژیاوین. ئەم شارە هەمیشە لەبەر ڕەحمی تۆپبارانی ئێرانە بووە. چەندین دۆست و خۆشەویستمان هەر بە تۆپباران شەهید بوون. چەندین کارەساتی گەورەی وەکو ڕووداوی سووتانی مەکتەبەکەی سیروانی لێکەوتوتەوە. ئێمە لە گەڕەکی بامۆکە یا لە گوندی بامۆک بە حکمی ئەوەی کە تۆزێک لە سەری شارەوەی و لە سەنتەری شارەوە دوورە، هەمیشە پەناگەی ئاوارەکان بووین. کاتێک کە تۆپبارانی مجەمەعی عەنە بوو ناو شارەکرا، خەڵکێکی زۆر پەنایان هێنا بۆ گوندەکەی ئێمە و بە تایبەتی لە ساڵی 86 کە تۆپباران زۆر بوو، دایان ماڵ لەوێ بوون، لای ئێمە بوون. تەنانەت هەندێک لە ماڵەکانی خەڵکی گوندەکەی ئەوە خەرپانی لە بامۆک بوون.
ئیتر دیارە شەڕ کارەساتە و دەنگۆی کیماباران هەر هەبوو بەکارهێنانی چەکی کیمیاوی هەر هەبوو لە میانەی شەڕی عێراق ئێراندا هەرچەندە ئێمە نەمان بینی بوو یا لە دوورەوە بوو یا هەمیشە نکولی لە دەکرا لەلایەن چ کۆماری ئیسلامی ئێرانەوە چ لایەن ڕژێمی عێراقەوە نکولی لەوە ئەکرا کە مەسەلەن چەکی کیمیایی بەکار هاتبێت بەڵام وارد بوو باسەکرا. ڕۆژانی پێش کیمیاباران ئەگەر هەموو خەڵک بڵێ وەڵام من ئاگام لێبوو دەنگۆ هەبوو ڕاست ناکات لەبەرەوەی وەک ئەمڕۆ نەبوو میدیای ئازاد هەبێت سۆشیال میدیا هەبێت تەنها سەرچاوی زانیاری تەلەڤیزیۆنی گەلی تەلەڤیزیۆنی کەرکووک بوو بەشی کوردی یا تەلەڤیزیۆنی عەرەبی بووینی عێراقی کە کاتی خۆی ئەمانە لە داڵەوە بۆ داڵە شەشی ئێوارەوە بۆ 12 شەو تەلەڤیزیۆن هەبوو ئەویش هەمیشە لە مەیدانی جەنگەوە و سرودەکانی سەرکەوتن و ئەو شتانیان پیشانەدات بەڵام یا سەرچاوی زانیاری بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بڵێن یا هێزەکانی پێشمەرگە ئەوەش تەنها لە ڕێگەی دەنگی گەلی کوردستان یا ڕادیۆی کوردستانەوە کە ئەویش زۆر بە ئاسانی وەرنەگیرە هەمیشە پارازیتی لەسەر بوو هەموو کەسێکیش گوێی لێ نەیەکرد یعنی کەسانێکی معنی چونکە قاچاق بوو بەجێەوە بۆ گوێت لێ بگرتایە. ئێمە بە حکمی ئەوەی لە قەراغی شارا بووین گوندەکەشمان یا گەڕەکەکەمان هەمووی بە باخ و باخات دەورە دراوە هەمیشە شوێنی خۆحەشاردان و هاتوچۆی پێشمەرگەی تیا بوو ڕێخستن تایدا ڕێخستنەکانی بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان تیا چالاک بوون ئێمەش هەندێک دەنگۆمان بیست بوو بەڵام نەک ئەوەی کە وەکو شتێکی حتمی و مسۆگەر یا زۆر دڵنیابین لێی کە بەڵام ئەیانوت مەسەلەن جم و جوڵ هەیە لە سنوورەکانە لە دەوروبەری گوندەکانی چنار و مۆردین و ئەو ناوەوە ئێران جم و جۆڵی دەست پێ کردووە جارجار تۆپباران زیاتر ئەبوو چونکە شەڕ بەردەوام بوو شەڕی عێراق ئێران دزەکردنی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش بۆ ئەم شارە و بۆ دەوروبەری لە ڕێی هێزەکانی پێشمەرگەوە یعنی بەردەوام بووە هاتوچۆ هەبوو هەتا پێش کیمیاباران ڕەنگەمە بڵێم ئێمە دوای کیمیاباران یا دوای ڕوودانی کارەساتەکە لە ئەسنای کارەساتەکە تا ئەومان بیستووە کە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران هاتوونە تای ئەم شارەوە لە ڕێی ڕێخستنەکانەوە ڕێخستنەکان لە ناوی هێزە چەکدارەکانی حکومەتە هەبوون چەک بەدەست بوون ئیتر ئایا ڕێگە پێدراو بوون لەلایەن حیزبەکانی خۆیانەوە یا هەر لەبەر ناچاری یا لەبەر ئەوەی کەوا سەربازی هەڵاتوو بۆ چوو بوونە ڕیزەکانی ڕژێمی بەعسەوە یا ئەوەی کە خۆمان پیانمان ئەوتن جاش بوون بە هاوکاری ئەمانە ناو ئەم شارە گەڕاون شوێنە هەستیار و یا استراتیژیەکانیان وێنە گرتووە یا دیدەبان و ڕەسەدیان هەبووە لەم شارە سەردانی دەڵەمەڕیان کردووە شوێنەکان بۆ ئێران مەکشوف بوو دیار بوو هەموو دەنگۆیانە هەبوون بەڵام خەڵک چی بکات مەسەلەن هەرۆکو هەموو کاتێک هاتوچۆکردن لە بینی لە نێوان شارەکانە ئازاد نییە گواستنەوەی ماڵ ئازاد نییە هەموو کەسێک توانای بارکردنی نییە هەندێک جار خەریکە کارەساتێک ڕوئەدا بەڵام تۆ ناتوانانی بەری لێ بگریت و هیچ شت پێ ناکرێت تەنانەت بەرەو ئێرانیش ناتوانانی بڕۆیت سەر ئەم سنوورانە هەمووی تەنرا بوو بە ڕەبیە و سەربازگەی عێراق بەرەو کوێ ئەڕۆی خوارەوە شت ئەوە عێراق و دەستگادا پڵۆسێنەرەکانی و ئەمانە لەبەرەوە هەر ناچاری 250 لەگەڵە وەزعانەرم بکەی کە تێی کەوتویت و چاوەڕوانی کارەساتێک ڕووبدات و هیچ شت پێ ناکرێت پەنا بەخوا تاوەکو ڕۆژانی پێدەنینە مانگی 3 و یا نزیکە بینەوە لە 11 و 12 و 13 ڕەوشەکە گۆڕانی بەسەرا هات بوو تۆپبارانی ئێران زۆرتر بوو ئێمە لە بامۆک لە پشتی بامۆکەوە ڕەبیەیەکی عێراق هەبوو لەگەڵ 1-2 ڕەبیەی چەکدارە کوردەکانە جاش ئەوانە هەبوون هەندێک دەبا بە و زرێ پۆش تانک و زرێ پۆشی عێراق لە پشتی ئێمەوە بوو ئیتر تۆپباران لەسەر ئەو سنوورە لە سەر و هەڵەبجەوە زۆرتر بوو
ئێران ئەوانەی سێرەی لەوانە گرتبوو، یعنی حسێ بکە وەک باران تۆپ ئەباری. ئەمە بە چای خۆم بینیوە، خۆم ژاوم تایە، بۆ هیچ کە نەڕۆشتین لە ماڵی خۆمانە دانیشتین، تەنانەت سەیری دیمەنی ئەو شاخەم کردووە کە ئێمە پێ ئەڵێن کەژی ئەلیا ساغەیە یا شاخی عبابێلی و پشتی بامۆک. هێندە شوێنی تۆپەکانی پێوە دیار بوو، هەستت ئەکرد وا دەزانی ئەم شاخە هەمووی چاڵ کراوە، چاڵی تیا هەڵکەنراوە بۆ ئەوەی نەمامی تیا بنێژی یا بیکەی بە دارستان. ئەوەنە تۆپ بارانەکەی قورس بوو. تەنانەت من لە ماڵی خۆمانە ژوورێکی بچووکمان هەبوو لە نزیک دەرگای حەوشەکەەوە بوو، لەو ژوورادا ئەنیشتم بە کاسێت دەنگی تۆپەکانم تەجیل کرد بوو بەداخەوە کە نەما کە چۆن ئەباری بەسەرمانە، چۆن بەری ماڵەکانی دەوروبەریشمان کەوت و من خۆم شاید حاڵم و بینی بوون. تەنانەت لە پشتی ماڵی خۆمانەوە 5-6 سەر مانگای مردار کردەوە بریندار بوون و لێوە کەوتن لەو دەشتا. چووم ماڵێکی تر ئەزانم وەک بڵێ پرێمێزی حمامەکەیان گڕی گرتووە، ئەیتر ئایا بەینی تۆپەکە بۆ یاسی و لێی داون. ماڵێکی تر 3 ماڵ لە نزیک ماڵی ئێمە لەم بەرەوبەرمانەوە تۆپی بەرکەوت بوو. لەو چەند ڕۆژەی تۆ بارانەکەدا ئێمە هەر لە ماڵەوە بووین، بۆ هیچ کە نەڕۆشت بووین. تەنانەت هەندێ جار ئێمە بە حکمی ئەوەی لە لادیا بووین، مریشک و مانگا و شتمان هەبوو، ینی لە حەوشەکەی خۆمانە بە چاوی خۆم بینی و مریشک پەلاماری پارچە تۆپی یاوە وای زانیوە ئەوە کولەیە و لە شوێنی خۆیان ئەڵفڕی و پەلاماریەدا کە سیر مەکرد مەزانم پارچە تۆپە بەقەدەر پەنجەیەکە بێت. ئیتر ترس و دڵڕاوکیەکی زۆر ڕووی تێکرده بووین. لەو کاتەشا بە هۆی ئەوەی کە کاتی خۆشی هەر هەڵابجە کارەسات و نەهامەتی زۆری لەسەر بووە، هەندێک کەس هەر ژێرزەبینێکیان هەبوو، پەناگەیەکیان هەبوو. بەبیرمە کاتی خۆشی چاڵ دروست ئەکرا و پێچاو پێش دروست ئەکرات و سەری ئەگیرا بۆ ئەوەی بڕۆنە ناوی دابنیشن. ئێمەش لەو ڕۆژانە ماڵێکی نزیک خۆمان ژێرزەبینێکیان هەبوو، ماڵی کاک حاج عەتا خوازای خێریان باتەوە. زۆر خەڵک ڕۆشتین لەوێ خۆمان پەنایە، بەڵام وە گوتم لە سەرەتاوە باوکم ناساغ بوو لە ماڵەوە کەوت بوو. باوکم بە قسەی ئەوانەی کە بینیویانە لە حیاتی ساغی و لەش ساغی خۆیان ئەوانە کە من نەمبینیوە، پیاوێکی چوارشانەی کەڵەگەتی باڵا بەرزی وەکەڵێن پاڵەوانێک بوو. ئیتر تووشی نەخۆشیەک بوو لە ماڵ و ساغ و سەلیم دانیشت بوو، بەڵام نەیەتوانی هەستێتەوە. ئیتر لێرەوە مەسەلەن حساب کە مەسەلەن ئەبێ چخەمێک سەر دڵی منی گرتە بێت و چاوەڕوانی چی بکەم و چۆن ئەم خێزانەم دەرباس بکەم، چۆن بە سەلامەتی دەربچین چی بکەین. برایەکی لە خۆم گەورەتر بوو، بە ڕەحمەتی خوا چوە ئێستا ئەو لە ماڵەوە نەبوو. ئیتر ئەرکەکە هەمووی بە سەرشانی منەوە بوو. ئەو کاتانەی کە لە 11 نزیکە بینەوە دەمەوە ئەزانمە عەسر بوو. ئێمە هەندێک جار لەسەر و ماڵەکانەوە چەند کوڕێ چەند کۆمەڵێک خەڵکەوە سانیا چەند کوڕێکی گەنج لێوە ئەوەساین سیرمانە کرد، خۆمان پەنادا ڕۆشتینە ناوی ئەوەی پێ ئەڵێن زینان، شوێنی تووتن بوو، ڕۆشتینە ناوی یا دوای هاتینە دەرەوە سیرمانە کرد. هێندەمانزانی هێزێکی چەکدار لەسەر و گوندەکەی ئێمەوە لە قۆڵی چەمیکانی ماران و واک بڵێن لە گوێ سیروان و گوندەکانی چنار و مردینەوە هاتنە خوارەوە. ژێرزەمینەکان زۆربیان لەو ماڵانەی کە خانۆکانیان مسەلح بوو کۆنکرێت بوو لە ماڵی خۆیانە دروستیان کرده بوو. بەڵام زینان ئەو وینەیە کە پێڵەن کاتی خۆی ئەم ناوچەیە بەناوبانگ و بە چاندنی تووتن، زۆربەی جوتیارەکان خەریکی تووتن و گوڵە بە ڕۆژۆ و هەمووانە و بە تایبەتی تووتن پارەی ئەکرد و هەر بەو بۆ نەشەوە کە هەڵەبجە ناوچەیەکی کشت و کاڵی بەپید بوو ئەو کارگەی پوختەکردنی تووتنی تێدا دامەزرا بە ئەوەی کە لە هەڵەبجا پێی ئەڵێن ئینحیسارەکە چاڵێکی گەورە ئەکرا و تووتنە وشکەکەی بۆ ماوەی 2-3 ڕۆژتی ئەخراتاوە و نەرمە بوویەوە لە قاڵە بەدرا. ئەمەیان بە خۆڵ سەرگیرا بوو، ئێوەش ڕۆشتی لە ناوی. ئیتر ئەو ڕۆژە
نازانم بە دەقیقی سعات دەوروبەری 11 بۆ یا دوای نیوەڕۆ بوو بینیمان هێزێکی پێشمەرگە کەمتر ئەبینرا ئەگەر کاتێکی شاتە بن سەردانی لادەیە گەڕێکێک شوێنێکیان کردوێ بەنهێنیەوە هەمووی بەدزیوە بووە بینیمان هێزێکی پێشمەرگە هاتنە خوارەوە ڕیزیان بەست بوو بە کڵاو و جامانە و ڕیش و پوزەوانە و بە تفەنگەوە و هەنێک دڵخۆش هەنێک بەبینینی پێشمەرگە و هێزی کوردی هەنێک دڵە ڕاوچی ڕوودانی کارەساتێک هینی کرده بوو ئێتری ئەمە لە قەراقی گەڕەکەکەی خۆمان نابووین پێشوازیمان لێکردن و هاتنە خوارەوە ئەمانە بەرپرسەکەیان سواری گوێدرێژێک بوو گوێدرێژێک وەک خۆمان ئەڵێن بەبێ کۆپان و ئەمانە و هەروە سواری گوێدرێژێک بوو نژوە گوتم خۆم زانیت مەینەت و بارێکی قورس و یا هینێک چاوەڕێمەکە کە هاتن و وەسان و مەرحەبایمان کردنەوەمانە قسەمان لەگەڵکردن هەنێکیان یەکی ڕسمێکی ئیمام خوێنیان پێ بوو وەک مەدالیا کە پسکرا بوو یاندا بەدەستی خەڵکەوە هەندێک خەڵکی سادە و فەقیری شوایە نەزانەی ترەمەوەکو پێناسێک وایە ئەگەر چوویتە ناو کۆماری ئیسلامی ئێرانە سنوورت بڕێتوانی بەکاری بنیت و سوودی لێ ببینیت ئەخوات ئیتر من قسەم لەگەڵەوە بەرپرسی پێشمەرگەکانە کرد وتم بەم گوێ درێژەم بەرێ وتم خۆم ئەمزانی ئەبێ بە پێ وەکو بڵێ سەری خۆمان هەڵگرین و بڕۆین وتی وەڵا نایدەم ئەی فرۆشم وتم تۆ ئێستا ڕوویتە ناو شار و ئیترەوە چۆنەڵێ بن بە خاوەنی شار و سیارەتانە بێت گودرشت بۆ چییە المهم بە 2 دینارۆنی و لێم کڕی 2 دینارۆنی و کاتە زۆر بوو بە 2 دینارۆلی و لێم کڕی و هێنام لای ماڵی خۆمانە بەستمەوە و ئیتر ئەوە سیارەی داهاتووی منە ئەگەر بەرە و ئێران هەڵاتین و کەلوپەل و دەنگی خواردن و تفاق و ئەوانەی بخەمە چونکە خۆم ئاوارەیەم بینی بوو بە پێ ڕۆشت بووین بۆ ئێران ساڵێک لێەوە پێش و ژیانی ناو ئۆردوگان بینی بوو تەنانەت ئەوەشم ئاماژە پێ نەکرد کە هەر بە مناڵیش پێش لە تەمەنی 5 ساڵیە جارێکی تر خێزانەکەمان ئاوارەی ئێران بۆ ساڵی 74 شەر لە ئۆردوگای سەریاسا بوو لە سەریاس و سەرپێڵ و دوایی گەڕاوێنەتەوە بە عێراق ئیترم زانی چ ناڕەحاتیەک مەسەلەن چاوەڕێمانەکات المهم هێزەکانی پێشمەرگە هاتنە ناو شار 2-3 ڕۆژ شار ئارام خۆش خەڵک دڵخۆش بوون دەنگۆی ئەوە هەبوو یا ئەوەیان خۆیان ئەوت کە ئەمە سەرگردایەتی هێزی پێشمەرگە گوازینەوە بۆ شاری هەڵەبجە خەڵک لە بینی ترس و دڵڕاوچە و هەندێک دڵخۆش و هەندێک هیوادار بوو بە وەزعەکە شار ئارام بوو تقریبا هێزەکانی عێراق شکان پاشەکشەیان کرد وەک دوایی ئەوترا شار فرۆشرا بەرگریەکی ئەوتۆ نەبوو هەموو شارکەوتە دەستی پێشمەرگە و سوپای پاسداران و دەست بە سەراگرتنی فەرمانگە و شوێنە حکوومیەکان و ئەوانە هاتوشەش ئاسایی بوو لە ناو شارە بە ترسەوە من خۆم 2 جار هاتمە ناو شار و لەبەردەم بانقی هەڵەبجە و ئەم ناو بازاڕی هەڵەبجە گەڕێن و ئەوانە تەنانەت لەگەڵ هاوڕێیەکمە هاتین بۆ ڕۆژی 16 پێش یەکەمین بەردومان پێش سەعات 11:45 یا 35 دقەیە کە بەردومانەکە کرا هاتین بۆ ناو مەعسکەرەکەی هەڵەبجە ئەوەی کە خۆمان پێمانەوت مەعسکەرەکە یا سەربازگەی ڕژێم کە لە قەراغی شارا بوو کە ئەوەی تر هەمیشە سەرچاوەی ترس و لەرز بووە ئێمە بە تایبەتی ئێمە لە بامۆکە مەسەلەن هەر شەوێک دەنگۆی ئەوە وایە کە هێزی پێشمەرگە هاتووە یا هەر لە خۆیانەوە ئەزانی بە دۆشکە ڕاستەری ئەوەیانە کرد بە ئاگربارانە کرد تەڵقەتە نووریان هەڵیا بە ئاسمانە و ئەو ناوە ڕۆشنە بوویەوە و هەمیشێن و ڕۆشتینە ناوی ئەو سەربازگەیە بگەڕین بزانین چ باسە چیتایە شتێکمان دەست ناکەوێت هەندێک گەڕین بە ناویەوە ئەمانە شتێکی ئەمان دەست نەکەوت لە ڕاستیان من بەندێک وەرەقی ئەیفۆڕم هەڵگرت هەڵم گرت هەر بردم بۆ ئێرانیش
شتێکی وامان دەست نەکەوت. هەر لە ناوی سەربازگەکە بووین یەکەمین بەردومانی شار کرا. گرمەی تیارە هات دیواری دەنگی شکاند و ئەمانە سوڕایەوە بەسەر شارە. ئیتر من لەو کاتا هاتوومە دەرەوە لە ساتری سەربازگەکە هاتوومە دەرەوە. ماڵی خزمێکمان هەبوو، ماڵی پورزای باوکم بوون، قەت نەڕۆشت بوومە ماڵیان، بەس لە دوورەوە ئەمزانی ئەوانە پورزایی من و خۆشمێنەوەمانە، بەڵامی تر هات شۆمان نەبوو. لەو دەقاوا ڕێککەوت هەر لە خۆ لە ئیرادیان ڕۆشن و ماڵیان دانیشت بوون چایان نەخوارد. کەسێکیان ناوی کاکتایارە دووربینێکی قەناسەی بەدەستەوە بوو، چایەکیان بۆ تێکردم. ئیتر نازانم ئەوان منیان ئەناسی یا خۆم ناساندیان نا، چایەکیان بۆ تێکردم بیخۆم و تیارەکە هات. کە هات و بەردومانی کرد و دەنگی تەقینەوەکان هات و زرمەی هات ڕاکە. ڕام کرد هەتا گەشتمە کانی شێخ. کانی شێخ کانی و ئاوێک و نەزەرگەیەک بوو لە نێوان بامۆک و هەڵەبجەدا، شوێنی سەیران و حەوانەوەی خەڵکی شار بوو، شوێنی شاعیر و ڕۆشنبیر و ئەهلی قەڵەموانە بوو بۆ سەیران و بۆ ئاتن بۆ ئەوێ. خەڵکی ئاتن بۆ سەر ئەو شەخصە بۆ سەردان و زیارەت و ئەمانە و هێن بوو. کانی و ئاوێکی سازگار و خۆشی لێ بوو، تاوێ ڕام کرد. لەوێ کچێکی خزمی خۆمانم پێگەشت کە منی بینی تۆزێک وەکو بڵێ ئاهی بەبەرا هاتەوە و دەستی گرتم بەری نەیە هەتاوەکو گەشتینە نزیک ماڵی خۆمان. ئیتر لەوێ خزم و کەسوکاری تر لەوێ من ڕۆشت بۆ لایەوان. جا تۆزێک بگەڕێمەوە بۆ پێشتر کە لە بیرم چوو. ئەو دووسێ ڕۆژەی پێش کیمیا بارانەکە ئێمە چەند ڕۆژێک ڕۆشتینە ئەو ژێرزەمینەی لای ماڵی خۆمان. دواتر هاتینە ناو شار لەگەڵ دایکم و مناڵەکانم هێنا، هاتین بۆ ماڵی خزمێکی خۆمان بە ناوی پێمانەوەت حەمەسەعی کاکە و ڕەحمانم. ئەو ڕەحمانە بەورەیە، ئەو ڕەحمانی ئەوڵای خازێ وەگەڵێن. کاک حەمەسەعی پیاوێکی پیاوانەی خۆشمەشرەبی خانەدان بوو، دوکانی هەبوو لە بازاڕە. ڕۆژێکی شتا ئێوارە دایکم و مناڵەکان لێ بوون، بۆنی وەڕۆ خۆشم لێ بووم. ژێرخانێکی گەورەیان هەبوو لە نزیک مزگەوتی بوخاری لەو بەرەوە، سفرەوخوانیان ڕازاند بوویەوە، 5-6 ماڵ لێ بوون، خۆیان ماڵێکی گەورەی 10-12 نەفەری بوون. ئەو ڕۆژە شتا ئێوارە لێ بووین. هاتینەوە بۆ بامۆک. بەداخوارێ ئێستا بیڵێم ئەو ئازیزەمان ئەوانی ژۆکە و خەڵکە ڕایان کردبوو بەرەو عەبابەلێ ڕۆشتە بوون کە خۆیان خەڵکی عەبابەلێ بوون، لە تاوەکولێەوە دەربچن و سەری خۆیان هەڵبگرن و بڕۆن. بەڵام لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ڕێگەیان پێ نەدرا بوو و گەڕانەوە و هەر 12 کەسەکەیان شەهید بوون. هەمویان شەهید بوون، تەنها کوڕێکیان ماوە خواجیان تەمەن درێژی بکا کاگادگار کە ئەویش لە ماڵی خۆیان نەبوو، ئەو ڕۆژە لە ماڵی مامەی بوو بە سەلامەتی دەرچوو بوو. ئێمە هاتینەوە بۆ بامۆک. ئەوە کە هاتمەوە گەشتمە ماڵەوە، زانم هەر ئەو یەکەمین فڕۆکانەی کە هاتوون بەردومانیان کردووە، بەردومانی لای ماڵی ئێمەشیان کردووە. هەم زینانێک لە خواری ماڵی ئێمەوە بوو، یا بوویان بە دەوروبەری دەمی زینانەکە، هەم لە سەر و ماڵی خۆمانەوە کە گوێ درێژەکەم بەستو بوویەوە، یا بوویان لە گوێ درێژەکە کوشتە بووی. ئەو گوێ درێژەی کە لە بەرپرسەکەم کڕی و 2 دینار نێوم پێ بوو. هیچ سیارەکەم تیاچوو. ئیتر ئەزانم حەوشی ماڵەکەمان پڕ بووە لە با بڵێن گەرد و خاک و پارچە و مناڵەکانیش لە ماڵەوە نین. باوکم بە تەنها لە هێوانەکە دانیشتووە، خانووی ئەو کاتە هەمووی هەر 2 هۆدە هەیوان و 3 هۆدە هەیوان و جامخانەیەکی هەبوو یانەی بوو، ئێمەش 2 هۆدە هەیوانی دار بوو، دیوارەکانی گڵ بوو. باوکم دانیشتووە بە و نەخۆشی و داماویە و بەرحاڵ هاتینەوە بۆ ماڵەوە. ئیتر تا ترس و دڵە ڕاوچۆکە بوو بە یەقین
کە عێراق بەو شێوەیە کۆڵنادا هەروە دەستبەرداری ئەو دۆخە نابێت بە تایبەتی لە کۆتاییەکانی شەڕی 8 ساڵەی عێراق-ئێرانە عێراق با بڵێن سەرکەوتنی زۆری بەدەستێنا بوو، فاوی لە ئێران سند بوویەوە، تقریبا هیچ کامیان زۆر خاکی یەکتریان بەدەستەوە نەمابوو. عێراقیش هەموو وڵاتانی خۆرئاوایی داعمیانە کرد و فڕۆکەی پێشکەوتووی هەبوو ئەوانە. ڕاستە لێرەوە دزەکرا بووی و ئەم ناوچەیە داگیرکرا بوو، بەڵام تر دیار بوو کە بۆ ئاسانیە دەستبەرداری نابێت و ئەمانە ئیتر چێ ئەبێت بە قوربانی کە ئەم شارە داگیر کراوە و کێباجەکەی ئەدا ئەویان شتێکی ترە کە شەڕ هات تە ڕۆژک پێکەوە سووتێ و کە منە و ڕژێم و دەسەڵاتانەی کە لە خەمی خەڵکا بن، چون ڕەنگە یەکێک لە بڕیارە قورسەکانی هەر دەسەڵاتێک بڕیاری شەڕکردن بێت، ڕەنگە دەستی پێ بکەی بەڵام بۆ تۆ کۆتایی پێ نەهێنرێت. ئیتر ئێمە لە ماڵەوە بووین، وە گوتمان هێزەکانی پێشمەرگە لە ناو شارا بوون، سوپای پاسدارانی تیا بوو، دەمە و ئێوارە بوو. خەڵک ئیتر بردومان دەستی پێکرد، ئێمە لەسرە بووین، شوێنەکەی ئێمە بەرزترە و ناوشارمان بە جوانی لێوە دیارە. یەکێک لە بەرپرسانی پێشمەرگە کە ئێستش ماوە لە ژیانایە بە ئیسعافەکەی شارەوە بە ئەمبوڵانسەکەی خستەخانەی هەڵەبجەوە خۆی کرد بە ناو بامۆکە لای مزگەوت تاوتی کیمیاوی وەشاند دەرچن. هیچ ڕۆشنبیرێکیشمان نەبوو لە ڕاستیە لەسەر کیمیایی، یعنی ڕەنگە شتێکەوەی کارەساتەکەی لەم شارە قوڵتر کردبێتەوە سەرباری ڕێگریەکانی چوونە دەرەوە ئەمانە و یانەبوونی دەرەتانێک دەرویە کە خەڵکی پەنای بۆ بێت، نەبوونی ڕۆشنبیری و شارەزاییە لە چەکی کیمیایی و چۆنەتی خۆپاراستن لێی و ئەوانە وتی دەرچن. ئیتر خەڵک ئەژنۆی شکا خەمدای گرت، چۆن دەرچم، بۆ کوێ دەرچم، چی بکەم، چی نەکەم و ئەمانە. ئێمەش لە ماڵی خۆمانە 7 کەس بووین، دایکم و باوکم و 2 خوشک و 2 برای لە خۆم بچووکتر و برایەکم هەر تەواو بچووک بوو، تەنانەت خوشکێکیشم تا ئەندازەیەک نیمچەکەم ئەندامێکە کە ڕێڕۆشتنی ئاسایی نییە، پێویستی بە هاوکاری هەیە زۆر جار مەسەلەن لە شوێنێکی تەخت و ڕێگایەکی هەموارە ئاساییە، بەڵام بڵێ بەم شاخا بڕۆ سەرەوە بۆ ئەو زۆر ئەستەمە. ئیتر هەرچی سەرمە هێنا و سەرمە برد خوایەکیان چی بکەم. من ویستم بە گوێ درێژێک لانی کەمە کەڵی بنوارێک 2 گونیە کەلوپەل هەندێک خواردن شتێک جلوبەرگ این بکەم و باوکیشم سواری ئەو گوێ درێژە بکەم و ئەم شارە بەجێ بێڕین و بڕێن. ئێستەوە گوێ درێژەکەش لەگەڵ یەکەمێن بردومانە تیارە لێداوە و بردار بووەتەوە. ئیتر نەمەزانی ینی چی بکەم، پەنا بۆ شوێ بەرم. لەو کاتانەشا ینی زۆر ئەستەمە تەکلیف لە خەڵک بکەی، بڵێ مەسەلەن ئەگەر سیارەیەکیانەیە تراکتۆرێکیانەیە کورە شوێنی ئێمەش بکەنەوە شتێکمان بۆ هەڵ بگرن، جارێ ناشزانی بەرەو شوێ ئەڕۆی. ئێمە من خۆم مەسەلەن لەم زنجیرە شاخەی دەوروبەرمان لەم دیوەوە ئەو دیویم نەبینیوە و نازانم چۆنە، کە ئێمە نزیکترین شوێنین لێوا لە سازانەوە و ئەمانە بە ناو بامۆکا و خەڵکی وڵاتیانە هەتوچیان کردە، بەڵام هەرگیز نەڕۆشتینەتەوە دیوی شاخانەوە لەبەرەوەی سەر و شاخانە هەمووی ڕەبیەی سەربازی ڕژێمی عێراقی تیا بوو و زۆر جار شوان و گاوانەکانیشمان لەو شاخانە یا ئەو هاوڵاتیانەی خەریکی هەڵکەندنی بەرد بوون کاتی خۆی کە زۆربەی خانەکان بە بەرد دروستەکراوەمانە ئێمەش بەردمان نەبوو، هەمیشە لەلایەن سەربازەکانی عێراقەوە فەلاخە کراون، دارکاری کراون، لێیان دراوە ڕۆژێک واری تەلەفۆنەکەیان بچڕابێت کاتی خۆی تەلەفۆنی ئەرزی هەبوو لە نێوان سەربازگەی گەورە و ڕەبیەکانە کە بە بامۆ کاتێ پڕی ئەگەر ڕێخستێک چالاکێکی بنوەندایە بڕۆشتایە ئەو وارەی بچڕاندایە دوای هەر کەسێ بۆ ناوە بۆیە تێر فەلاقەیە کرا. ئیتر ئێمە دەرەوەی خۆوانمان نەبینیوە، ناوچەی تەیاڵەوە بیارەشم هەرگیز نەبینی بوو، چونکە بەرکرا بوون و ناوچەی قەدەغە کراو بوون.
بەرحاڵ ئەندێک کەلوپەلمان پێچایەوە لە ڕاستیار چی بڵێم تەجیلێک و سەتڵێک و قۆرێ و پیاڵە و چوار موچەنان و ئێوە چەند ڕۆژێکیشە شەڕە و باری نائاساییە و شارگیرا و تۆ چیت پێ مەسەلەن بیبەی لەگەڵ خۆتە لەو جۆرە کارەساتانە ڕەنگە باشترین شتێک هەر پارە بێ پێت بێت نەکشتی تر ئەمانە کە ئاسان هەڵبگیرێتەوەوانە. بەرحاڵ دایکم من دەشتی پێچا بوویەوە و منیش خۆشی هاوڕێم تراکتۆرێکی هەبوو خۆ پاداشتی خێری باتەوە. عارەبانەکەی مەسەلەن حسێب بکە ماڵی خۆیان و ماڵی مامەی و ماڵی برایی و خۆشیان خێزانێکی گەورە بوون و ئەمانە و کابراشینی خۆیەتی حەزەکە هەموو کەلوپەل و ماڵەکەی خۆی تێبکات و ئەوانە بە هەر شەر بوو خەجاڵەتیەکەوە هەبێ ڕۆشتم بۆ لای وتم وتمەوە وەزعەکە ئێمە باوکم ئاوایەوە پشکم چاوکاریمان بکەی ئێمەش سوار بین. وتی باشە قەیسچێکە تر بەو حاڵەوە ئەم پیاوە پاڵەوانە کەس هاستە بە دۆزیە کەسەوە هەڵمان گرت و خستمانە ناوی تراکتۆرەکە. دایکم و ئاویش بە پێ دەستێن مناڵانەی گرتە بوو لە ساڵێکی باراناوی و تڕە ساڵ و نەوە و سەراعەت و گەنم و چاڵی حەفارە لەوە ڕێگەیە زۆر و زەبەنەوەوانە ئیتر ئەمە هێشتا ئیتر شارمان بەجێ نەهێشتووە و ئەوە دۆخەکەین. ئیتر خەڵک وەکوو تعبیرە قورئانیەکە فەرمێ يوم يفر المرء من أخيه وأمه وبنيه وصاحبته وأمه وأبيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه. يا أفرمي وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. حسيب كسوك قيامة يكبو هلصا كذب كسوا نبو واتزاني خلق سرخوشش نبون خلق همو كسشي بجي اهشت نفسي بو خۆت پێت هەیە ڕابکە و پێشت نییە بجێ ئەمێنی و یابی بەژێر پێوە. یەکەم کەسێک کە کیمیاوی لێدا بوو لەگەڵ بانگی مەغریبا هێنایانە ژووری ماڵی ئێمەوە کوڕێکی گەنج بوو دەموچایم نەبینی لە ڕاستیە لەبەرەوەی خزم و کەسوکانی ئاپۆڕیان لێدا بوو کەوتون بەسەریا هەندێکی ئەیان و ئەگەر بڕشێتەوە چاکە بێ. ئەوە یەکەم کەس بوو. ئیتر خەڵک هەمووی سەری خۆی هەڵگرتە بوو ئەیویست جانی خۆی دەرباس بکە دنیا خەریکە تاریک داهاتووە ڕێگەیەکی نەشارەزا و تاقی نەکراوەیە بەرەو ژوور ڕوو بە سازان ئەوە من باسی ئەو ڕێڕەوەی خۆمانەکەم بەرەو سازان بەڕێ بکەوە. دایکم لەگەڵ مناڵەکانە ئەوەی تر لێک جیابووینەوە ئەو دەستی ئەو دوو مناڵی گرت و لەگەڵ ئەو خوشک و برایەمە بەڕێکەوتن و بڕۆ ئیتر ئێمە لێک بڕاوین نازانم بە چ دەردی سەری و فەلاکەتێک گەشتە بوونە سازان. ئێمەش سواری تراکتۆرەکە بووین و تراکتۆرێکی ئاسایی جادەیەکی ناهەموار پڕکراوە قەڵا کراوە گەڵێن لە کەلوپەل و لە خەڵکی خۆیانە لایتێکی زەعیفی هەیە بەردەمی خۆی ڕووناک ناکاتەوە چاوەڕێ و کارەساتە نەبوو زۆربەی ئێستش تراکتۆرەکان لایتیان نییە. کەسێکی تر کەوتە بوو لە ناوی ئەو شوێنەی ئەمەی پێ ئەڵێن مۆڵەگاگەل لە مۆڵەگالی بامۆکا کەسێکی تر کەوتە بوو هاواری ئەکرد کەس لای لێ نەیەکردەوە
هەمووی خەریکی ڕاکردن بوو. ئێمە ڕۆشتین تا دەگەینە ئەو شوێنەی پێی ئەوترێ سەرملەی سازان یا سەرملەی بامۆک لە پشتی بامۆکەوە. لەوای تر جادەکە زۆر ناهەمار بوو تا ئەوێ جادەی سەربازی بوو بەڕووی ئەو دیوان هەرگیز نەشمان بینی بوو نەمەزانی چۆن لێوەمانە. لە ڕێگە هەندێ چەکداری بەجلیسی عەلامان بینی کە بە عەرەبی قسەیانە کرد و ئەمانە یان وەمانە جەماعەتی ئایەتوڵڵا حەکیم و ئەوانە لەگەڵ هێزەکانی سوپای پاسداران و پێشمەرگەوانە هاتبوونە ناو شار ئەوانیش. ئێمە ڕۆشتین شەو بوو ئەو شوێنانەم هەرگیز نەبینی بوو. گەشتینە شوێنێک پیانەوت کەمەرە سوور و کەسرەتە و ئەوانە لە بینی سازان و ڕێشاوە یا نزیک سەرچاوی سازان. لە شوێنێکا وەساین چەمێک بوو، ساڵانە ئاو زۆر بوون، گژوگیا زۆر بوو، تەڕایی بوو. هەرچۆنێک بێت باوکمان هێنایە خوارەوە لەسەر پارچەیە نایلۆن نازانم لەکوێوە پیا بوو لە ناو ئاوشتا دامان ناو دانیشتین تاوەکو ڕۆژ بوویەوە هەر لێوە بووم و خواخوای ئەوم بوو لە شوێنێکەوە دایکم و مناڵەکان دەربکەون بزانم ئەوان چیان بەسەر هاتووە و چۆن ئەم ڕێگەیان بڕیوە. سوپاس بۆ خوازانم ئەوانیش گەشتن ڕەنگە بڵێم تا نیوەڕۆ لەو ناوا کەوتە بووین. ئەوەی لێوا بینیم مەسەلەن لەسەر چاوگی سازانە 4-5 کەس بەشی سەرەوەی جلەکانیان هیچیان لەبەردا نەما بوو. لە ناو ئەو ئاوا لنگە فڕەیان بوو هاواریانە کرد. من خۆم کەسم نەبینی لایەن لێ بکاتەوە کەس بچێ بە هانایانەوە تاوە هوجانیان سپارتە لە ناو ئاوا بوو. ئیتر باوکم هەندێک هێنایە ئەم لاوە لە ناو ئاو شتەکا و لە ناو ئەو تەڕای و ئەمانە. ئیتر ئەو خەڵکە ئەڕۆشت بۆ شۆ ئەڕۆی نازانم، بەڵام ئیتر لە پێشتەوە سیروانە بەردەوام تەیارەژێت، بەردەوام تەیارەی عێراقیەت. تومەزە لەسەر ڕووباری سیروانە لەو سەری دەشتەی سازانەوە لە نزیکی گوندی کۆساوە یا کە خەریکی دروستکردنی پردن و هێزەکانی ئێران لێەوە هاتوچۆوەکەن و کردویانەتە ئەمبەر ئەو پردەیە و ئەو فڕۆکەکانی عێراق هەمیشە بۆ ئەوێ دایانەوە بەردومانی ئەوەیەکەن و بە بەردومانی کیمیاویشەوە. من دایکم و مناڵەکانم برد بۆ ناو چەمی سازان لێوا کە ئیتر نزیکە بیتۆ لە دەشتەی سازان کە مەودای نێوان پردەکە و ناوباخەکانی سازانە لێوا لە کەلاوەیە کالاماندا چون سازان بارکرا بوو ماڵشتیتیان نەما بوو ئەمانە و ساڵێنێکە لە ساڵی 79 بارکرا بوو. لەوێ دامنان و لێوێ بووین. خۆم گەڕامەوە بۆ لای باوکم بە هەر بەرچۆنێک بوو بێ بە کۆڵ لە ناو ڕاکە هاتم جارێ بۆ شوێن باوکمە لە ڕێگەیە مناڵێکی قومارتەکراوی 6 مانگانم بینی لە بن سێبەری دارزریسکێکدا دانرا بوو پێچرا بوویەوە. تۆزێک وەسان بەڕاستەریەوە سەیرم کرد و مناڵێکی ژکەڵی جوانکی لە بوو بەجەمێشت و ڕۆشتم. لەبەرەوەی 500 مەترێک واوەتر با بڵێن پیاوێک کەوت بوو چاوەڕێ من یەکرد پیاوێکی کە ساس و نەخۆشکا بوو بیگەێنمە لای خێزانەکەی و نابێ بەجێ بهێڵم و هەرکی باوکو فەرزەندی داوای ئەوەی لێ کردم هەرچەندە دڵم بۆ مناڵەشە سووتە بەس چی لێ بکەم. ئیتر من ڕۆشتم بە چەند قۆناغێک و چەندین جار دانیشتن و کەوتن و هەستانەوەوانە باوکمێنەکە گەشتمەوە ئەو شوێنە مناڵەکە نەما بوو. ئێتر باوکشم گەیاندە لای دایکم زۆر خێزان و شت بۆ ناوان لایەندا بوو لە ناو ئەو کەلارانە و لە ناوی ئەو لە ناو سازانە لە شوێنێک کە پێڵێن تلەوەرێ و کەسرەتە و کەمەرە سوور و ئەو چەند شوێنێکە لە دەوروبەری سازانە. ئێمەش لەو چەما لامانیا ڕاستیا هیچ خواردن و شتێکیشمان پێ نەبوو. ڕەنگە بڵێم نازانم دوو موچە نانمان پێ بێیانە بێ گوتم
دایکمە بێت چی بۆ هەڵبگیرێ کە دەستی مناڵی کچێکی نیمچە کەمەندامی گرتووە مناڵێکی بچووکێ و سەتڵێک و تەجیلێک و هەندێک خۆرەوە پیاڵە و نازام چی پێ بوو. ماڵێکی دراوسێشمان لە تەنیشتمانە لایەن دابوون وای دیار بۆ ئەوان پێش ئەوەی ڕابکەن نانوخوانی ئێوارەیان ئامادەکردبوون یان خواردبوو هەر پێیان بوو. ئەمە ڕۆژی دواتری شێشتا. ئیتر وەڵای لە ڕاستیە پارویە نان و پارچەیە گۆشتی مریشکی پێدام بە من کە ڕەنگم لە ڕوو بڕابوو ماندوو بووم و ئەمانە تۆزێکا هەم بەبەرا هاتەوە. ئیتر لەگەڵ دایکم و مناڵەکانە لەوێ دانیشتین و دایکم وتی وەڵای ئێستا پازدارێک مناڵێکی بۆ هێنا. وتمە دەی چی لێ بکەم؟ من ئەوە ڕێزاکەی منە، من چی لێ بکەم، بە چی بەخێوی بکەم، چی بدەمێ، چۆن میگرمە خۆ. دایکیشم وەری نەگرت بوو، ڕۆشت بوو زۆربەی ئیتر خەڵک نەیەوەسا. ئێمە لەوێ ماینەوە لەبەرەوەی نەمەتوانی بڕۆین. چۆن بڕۆین؟ بەردەوام بردومان هەبوو. جارجارێک کۆپتەری ئێرانی شەهات. هەندێک جار کۆپتەری ئێرانی هات بە چاوی خۆم بینیومە، یعنی کە دەنگی فڕۆکەکانی عێراق ئەهاتەوە نەی ئەزانی بە چ کونێک کابڕاو چۆن خۆی دەرباسکا بە ناوشی و دۆڵان هەلیکۆپتەرەکە. هەندێک جاریش ئاهاتن خواردنیان بەرەدایەوە بۆ خەڵک. زۆر جار کەمپوت و شتی لە قوتونرا و بستە و فستقۆشتانیشان بەرەدایەوە. ئیتر هەر خەڵک و ئەڕوات یعنی دەیان خزم و نزیکی خۆم بە چای خۆم بینیوە. یاوێتی بەلامانە دوو لێوەی نەکرد و حەچی نەکرد و هیچی نەوتەوە بڵێ ئەوە تۆ چێکی لێوە ئێوە نایەن ئێوە بۆ دانیشتون و ئەمانە. هەر کەسێک لە خەمی خۆیان بوو. ئەو ماڵەش لە تەنیشتمان نابوون. کای ماڵەکە پیاوێکی بەتەمەن بوو بەس لە پێی خۆی نەکەوت بوو ئەیتوانی بەڕێوە بڕاوەمانە. لە ڕاستی ئەوانیش نەڕەحات بوون. 4-5 کەس بوون. کوڕێکیان لەگەڵ ئەوانە بوو هەمیشە ئەی بۆڵان چوزانم بڵێم کفریە کرد چییە کرد ئەیوت هەمووی ڕۆژدار نەمرم بە دیاری تۆ بە باوکیەوەت. ڕاستیا من زۆر بێخەم پاڵم یا بوویەوە چی بکەمەوە واقعەکە هوانە بە تایبەتی ناتوانم هیچ ناشکری و شتێک بکەم. ڕەنگە ئێستاش چەندین جارۆتی بێتی پێم دوای ساڵانێک تۆ زۆر بە غیرەت بووی. ئەوانیش ڕۆشتن ئێمە ماینەوە کیمیایی چەندین جار لە دەوروبەری پردەکە کیمیایی پیا کردووە. داروبەرد و گژوجای ئەو ناوچەیە هەمووی بۆنی کیمیاوی ئەیە. یعنی جلەکانی خۆم هەمووی بۆنی کیمیایی ئەدا و نەشمەزانی چییە و بۆ چی وایەوەمانە و پاڵتایەکی جوانم هەبوو یعنی دڵم نەیە هاو توڕی بم. دەموچاوم یەک پارچە پێستێکی ڕەشی هەڵدا بوو یعنی سوتا بوو. لەگەڵ باوکمان لەوێ بوون. ئیتر کەوای لێ هات و کەس نەما دایکم و مناڵەکانم برد بۆ گوێسیروان بۆ نزیک پردەکە. پێش ئەوە برایەکی بچووکم هەبوو تەمەنی 12 ساڵ بوو. ناردم بۆ گوێسیروان ناوی لوقمانە وتم بڕۆ بۆ ئەوێ. ئێستا خەڵک هەندێک کەس وڵاخ و ئێستر و گوێ درێژ و ئەوانەی پێ و ئەمانە ئەگەر ڕۆشتی لێ بەشکم جادەکە تو لە ڕێک بوو ئەڕۆشتی زاتیش نەبوو ئەم لاو لا بکەیت و ئەمانە نەکا من گوزاری کرابێ و وەڵغامی تیادانرابێ بەشکم لەوێ گوێ درێژ شتێک پیا بکەیت و باوکیشم سوار بکەین و بهێنین لەگەڵ خۆمانە. ئیتر براکەم ڕۆشت لە ڕاستیا هەتا ئێوارە چاوەڕێ بووم نەهاتەوە. ئەو ڕۆشتە و ڕۆژشمان هیچ. بۆ ڕۆژی دواتری ڕۆژی سێهەم دایکم و مناڵەکانم برد و خۆم ئەو نیمچە گونێیە و برایەکی بچووکم دەستگرت و نیان بەسەر شانمەوە ڕۆشتین و ئەمانە ڕۆشتین گەشتینە ئەو شوێنەی کە وەکو سەیترێوا بوو یا لەسەر پردەکا بوو هێزەکانی ئێرانی لێبوو. ئیتر پێشمەرگە ڕۆڵی نەبوو لەو ناوە. Ari